بدێتم چەند وڵاتێکی جیاوازەوە هاتوون یعنی بۆ ئەوەی کە ئەزمموی باشووری کوردستان ڕێکخراوەکان ژنانی لێ بزانن بۆ ئەوەی ڕەن ئەزمموی ئەوان مەسەلەن ببینی لێرە لە کوردستان ڕێکخراوەکان ژنان ببینن هەمیش ئەو ئەزممونێک کە لێرە هەیە هاوە شوێ بکەین لەگەڵ ئەوانە. Do you know more about each other's how we work it like women in Kurdistan and you as well? Yeah, we are very happy to come here to Kurdistan for the first time for many of us and to visit you as a Communist Party. Afrikan Netanyahu بوانه و ام دشمن تبوشان کرده. در ایما بردوام رفیع برنامه همانه تبوشان که با افریقان یکمی یاری خراجش لعراق کانال افریقان بود که خویلی خستو بود اپوتی کردن لمان في افریقان. يعني ندروش میشن جیان آزادی و دستی که نکرده. ام دروشما اگر بالنسبة هندي شنو طازبية بالنسبة لي ما حكاوي صارت خوشحالي بوكي. مثلا جوازي بكرنوا جوازي لانجو آين ونتوما جنان بوفان أتوام والله يكجور معاناة يعني هلا هالولاتي بن بس لي جن كمان أكاتو بيك وهو إما دروش من جن جيان آزادي كيسبوا تدروش من كي جهاني ولا جير أو دروش ما خباتي جنان أكلين يعني شانازي كي جوري بو كوي جناني جيهان وبتايبتي بو جناني كرديش كا أم دروشما بوتا دروشمكي جيهان ولهمو ولاتي أو تريتوا سركردي ولاتا جوري كان أم دروشما عليتوا لكاتي سيمينار وكوبونا وكانيا أم دروشما أتوان بلان زياتر لسندني ما في نشتيماني ونتوية كانوا سرچاوي كرتوا ككرد أتوان بلان جورترين نتوي جيهانا كتا إستا کیانێکی سربەخۆی خۆی نییە ئەم دروشمە هەڵگیرا بۆ ئەوەی کە ژن لە چوارچێوەی ئەم دروشمەیە خەبات بۆ ئازادی بکات خەبات بۆ ژیان بکات خەبات بۆ سربەخۆی وڵاتەکەی و دروستکردنی کیانێکی سربەخۆ بکات کەواتە سەرەڕای ئەوەی کە داکۆچی لە قەزەی خۆی ئەکات داکۆچی لە قەزەی نەتەوە نیشتیمانەکەشی ئەکات. Über Rojava auch geredet haben, dass sie da auch kämpfen. Ich habe mich gefragt, welche Verbindungen gibt es von Golan-Partei direkt mit der Frauenbewegung und dem System da, wo halt in Rojava praktiziert wird. تبديل آزادي لسر همان سيستم لنو خباتي تبديل آزادية كخوسري خومن من هيا خومن خوسري وكوجن خوان بريالين وكارو خباتي يما لنو تفجرا بشي أساس سركي بوجنا بلان كاري سياسي شكين. Also wie machen diese Organisierungen? ئەمڕۆ گروپێک لە ژنانی ئەنتەرناسیۆنال سەردانی باشووری کوردستانیان کردووە لەو چوارچێوەدا سەردانی ژنانی ڕێکخراوەکان کە ئەمڕۆ سەردانی دەستەی ژن لە تەفگەری ئازادی پێشوازیمان لێکردن لە سەردانەکەیانە مەبەستیان لە سەردانەکە لێکۆڵینەوەی لەسەر فەلسەفەی پارادیمای ژن ژیان ئازادی و لەو چوارچێوەدا گەلێک پرسیاریان هەبوو ئێمەش وەکو ژنانی تەفگەری ئازادی جوابی پرسیارەکانیانمانایەوە و هەماهەنگیەکەیە لە بینی ئێمە ژنانی تەفگەری ئازادی و ژنانی ئەنتەرناسیۆنال. زیاتر لە چوارچێوەی ژنانی باشووری کوردستان ئەو دۆخی کە ئێستا هەیە لە سەر ڕەوشی ژن لە باشووری کوردستانە و چۆن کار و خەبات و تێکۆشانەکەن لە سەر فەلسەفەی ژن ژیان ئازادی کە ئێستا بۆتە دروشمێکی جیهانی. Wir sind eine internationalistische Delegation aus Deutschland, die heute sich hier mit Tefgar Azadi getroffen hat, um mehr über die Philosophie von Jinjian Azadi zu erfahren, wie die Situation auch hier vor Ort in Sulemania und Südkurdistan ist. ئێمە وەکو ژنانی گروپێک لە ژنانی ئینتەرناسیۆنال لە ئەڵمانیاوە ئەوڕۆ هاتوون سەردانی تەفگەری ئازادیمان کردووە و هەدەفمانەوە بوو کە زیاتر زانیاری وەربگرین لەسەر فەلسەفەی ژنجیان ئازادی و هەروەها دیدارمان هەبێت لەگەڵ لایەنەکانی ژنان. Und wir konnten bei dem Treffen mehr erfahren über die Herausforderungen in der Praxis, wie es in der Frauenorganisation aussieht, aber auch ja, in welche Richtung quasi das Paradigma mehr vertieft werden kann und genau wie gerade die Situation ist.
ئێمە هەروەها زیاتر زانیاریمان وەرگرت لەسەر ئەو فەلسەفەی ژنجیان ئازادی و ئەوەی کە لە دیتمان کە ئەمەلەن چەندە زەحمەتە چ سەختی هایەکی هەیە چ زەحمەتی ها و دژواری هەیەک هەیە لە بەردەم کاروباری ژنان و ئەوەی کە لە چ بەش هایەکدا لەسەرەوەش زانیاریمان وەرگرت کە لە چ بەش هایەکیدا زیاتر دەبێ لەو فکرەدا قوڵبینەوە. Ja, und wir sind sehr dankbar für den Austausch und freuen uns auf mehr Zusammenarbeit.